مەبەست ماڵە دیارێکی بچووکی جەنابی سەرۆکبەرزانیە بۆ کەسوکاری شەیدان ئەگینا بە هیچ شتێک قەرەبووی کەسوکاری شەیدان ناکرێتەوە هەر دڵۆپێک لە خوێنی شەیدان مقابل بە دنیایەکە بە نسبەتی ئێمەوە لە وڵاتی ئێمەدا و بە خوێنی ئەوانش ئەمڕۆ ئەو کوردستانە ئارامە و ئینشاڵڵا بەرەو سەرکەوتنی زیاتر بە مەبەستی خزمەتگەیاندن بە کەسوکاری سەربەرزی شەیدان سەرۆک بارزانی بڕیاریدا بۆ تەواوی شەیدانی چەمچەماڵ خانوو دروست بکرێت لە کۆتا قۆناغی ڕادەستکردنی خانوەکان لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیان و بەرپرسی لقی 19 چەمچەماڵ خانوەکان ڕادەستی کەسوکاری سەربەرزی شەهیدان کرا. جەنابی سەرۆک بەرزانی بڕیاریدا کە ژمارەی خانوێک بۆ لێرە بۆ کەسوکاری شەهیدان دروست بکرێت نزیکەی 350 خانوویەکە ئەو خانوانە وردە کۆتاییان پێهات تەواو بوون و ئەمڕۆ کۆتا وەجبەیە 12 خانوو ماوە ئەو 12 خانووەش تا تەسلیم بە کەسوکاری شەهیدەکان دەکەین بە ئومێدی ئەوەی کە توانی بێتمان کە بەشێک لە مەینەتی کەسوکاری شەهیدەکان کۆتایی پێبێنین و جەنابی سەرۆک بەرزانیش هەمیشە گوتوێتی هیچ شتێک بە هیچ قەرەبووی خوێنی شەیدان ناکرێتەوە ئەمەش دیارێکی بچووکی جەنابی سەرۆک بەرزانیە بۆ کەسوکاری شەیدان بۆ ئەوەی کە لە کرێچێتی تێپەڕکەن کەسوکاری سەربەرزی شەیدانیش خۆشحاڵی خۆیان دەربڕی و سوپاسی سەرۆک بارزانیان کرد کە ئەو دیارێ بە نرخیان پێشکەش دەکات. سوپاسی سەرۆک بەرزانەیەکن بۆم هەدێ جوانە پێشکەشی کردین دەستان خۆش بێ و بەخێر بێن سەر چاومان دەست و چاوتان خۆش بێ هیوام وایە هەر ئەو هەمیشە لە خزمەتی بنەماڵی شەیدانا بن و نمونەیان زۆر بێ ئینشەڵڵا بەش بەردەوامی لەسەر ڕێبازی پیرۆزی. ئازادی ئەمڕۆی کوردستان بەرهەمی خوێنی شەهیدانە و بۆ زیاتر ڕێزگرتن لەو خوێنەی کە شەیدان پێشکەشی کوردستانیان کردووە سەرۆک بارزانی بڕیاریدا لە سنووری شارۆچکەی چەمچەماڵ 350 خانوو بۆ 350 وارسی شەیدان دروست بکرێت کە ئەمە شیوایەک بوو بۆ ڕێزگرتن لەو ئازادیە. برایم حاج ڕەفەت، کوردستان TV چەمچەماڵ.